تەنها ڕۆحە گەورەکان دەتوانن لێبوردە بن. تەنها چاکە دەتوانێت دڵی مرۆڤەکان گەورە و لێبوردەتر بکات. لە شاری کەرکووچین لێرە بە دوای نیگا خەمبار و دڵشکاوکاندا دەگەڕین و هەوڵی چاکردنەوەیان دەدەین. وەستا عەباس چۆنی؟ یەک پرسیارێکمەیە. چۆنی دەزان تاقەت نییە خوا ڕزقت بە خەریکی کەسابەتی. بە ڕۆژوویت سپاس بخوا. خوا قبوڵی کە ئینسانێکی باش دیاری. گرنگە ئینسان لێبوردەیی بێ. ئینسانە بێ ئینسان بە لێبوردە گەورە بێ. ئینسانێک کەسێ وازانێ لە کەسێ ببووری پێی بچکۆ بیتەوە بەعەکسەوە گەورە بی. لای ئەو لای کەسە گەورابی و لای خۆتش گەورابی کەسی پێکە گەورە بوویتە. جوانە دوت ئامانجی بەرنامەکەی ئێمە شەوەیە ئینسانی لێبوردەی گەورە بێ. ئینسان بە پێی و زانیارانی ئێمە هەمانە جان لەگەڵی چەکە قسە ناکەی لەم بازاڕە بچین داوای لێبوردنیەکەین لەم بانگی ڕەمەزانەیە. ئینسان ئەم دوای خۆ داوای لێبوردنی نە ئێستا با بچین بۆ لای دەم و دەست ئەسکرێ یان ناکرێت ئەکرێ بۆ ناکرێت خەی چیەکە بچین یەک دقیقەکە و خەی چیەکە لە خزمەتە با بڕۆین بۆ لای سپاس بۆ دڵە گەورەیە باس لێبوردەویەکەین ئەبێ جێبەجێکەین سپاس بۆ دڵە خی گەورەیە گەورە ئەلێ یا ئەیوە الذین ئامنوا ما تقولون ما لا تفعلون بۆ چەند شتانێک ئەلیان کە خۆتان نایکەن بۆ ئەو شتە ئەبێ کردار و زارمان یەک بێ ڕاستە ڕاست با بڕۆین بۆ لای سپاس بە کاگارە سەلام عەلەیکوم چۆنی براکەم باشیت ئەحواڵت چۆنە کاگارە بۆ لای تو هاتووە بە مانگی ڕەمەزانەیە تۆ داوای لێبوردنشان دەست لە من کرد ها ناتوانانی قسە بکەن نایبەخشی دەوەرە تۆقیش لەگەڵا بکەم وەرە بۆی ئاشۆ دەستان خۆش بێ چەندێکە قسە ناکەن نانێمە برای زیە بووە الحەمدولله ئینشاءڵڵا هەرە بنە برا هەروەک کرا برن دەستان خۆش هەم لە تەمرا لەمە گەورەترە ئەم لە احترامتا لەمە گەورەترە ئێوە تو ئینسانی گەورە سوپاس دانەکەین کە دڵتان خۆش کردین زۆر سوپاس مەمنون کاکە سوپاس بە قوربان سوپاس بۆی کەمت کرد لە نێو ژاوەژاوی بازار و قورسی ژیاندا کاک ڕەمەزان هانا بۆ بەرنامەی چاکە دەهێنێت و تامەزرۆی باوشێکی خۆشەویستی براکێتی. بەرنامەی چاکە بۆ هەمیشە هەوڵ دەدا دڵشکاوەکان چاک بکاتەوە و بە دوای نیگایەکی لێبوردەوی و خۆشەویستیدا دەگەڕێت. سەلام عەلەیکوم ڕەمەزانت پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت لە هەموو مسلمانان پیرۆز بێت لە هەموو دنیا بە ڕۆژوویت بەڵێ زۆر باش گرنگترین شتۆیە بە زمانی بە ڕۆژوو ئینسان لێبوردەیی بێ بەڵێ وایە ئینسانێکی لێبوردەیی لەخوا بەزیاوێ باش چوار بران بەڵام لەگەڵێک براتا قسە ناکەی بەڵێ وایە باش لی خۆش دەبی لە پێناو مانگی ڕەمەزان لە بناو پێیان ڕەمەزان حەزەکەی من لەگەڵێوانە تێ ئەچین بۆ ماڵێن باش تەلەفۆنی بۆکەی بەڵێ تەلەفۆنی من جواب نادات تۆ تەلەفۆنی بۆ بکە من تەلەفۆنی ژمارەکەی بدە بە من ژمارەکەی دەبێت ئەوە ڕفیکە ئەوە لە مەزگەوتە نەمزگەوتە تەلەفۆنمان بۆ کرد جوابی نەداینەوە بەڵێ ئامادەی بچینە ماڵی من ئامادەم چوومەتە ماڵ شیاشتەوەم لەگەڵێ و ئاشنابێ ئەتا دەرمیشی کرد ئیشاءڵڵا وەرە بە هەوڵی ئێمە و لە پێناو خوای گەورەیە بەیەک دەگەن ئیشاڵڵا مادام خەریکی کەسابەتی بەڵێ ئەمە شەو دینە خزمەت پاش فتار دینەوە دەست بێ کۆ دەچنە ماڵی و برێ زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێ ئیشاڵڵا بەنیازی دیدار کاتش خۆش
ستافی چاکە بۆ گەیاندنی ئەرکەکەی هەنگاو دەنێت بۆ ماڵی مامۆستا مەریوان برای کاک ڕەمەزان. سلام علیکم مامۆستام، کاتت باش. عليكم السلام ورحمة الله وبركاته. جان بلي. خوات زای خێرت باتەوە، پێم وایە مانجی ڕەمەزانە بە ڕۆژوویت. بلي إن شاء الله. سوپاس. دەرفەتە یەک دەقە قسە بکەین؟ بلي كي جنابت؟ من هێرشم لە کورسان بچوارەوە پەیوەندیەکەم. بلي. ئێمە بەرنامەیەکمانێ بە ناوی چاکە، ئێمە ئەجر و چاکەی سەوابی ئەمەوەیە دوو کەس بگەێنین بە یەکتری. بلي. جا ئەمڕۆ ئەمە لەگەڵ برایەکتین بە ناوی ڕەمەزان. بلي. حەزمان لێ یەکتری ببینین و ماچ یەکتری بکەین. والله إذا نظم شي بليم. أخوات زي خيرتان دبو كار خير ممنون تاني أو كار خيري كان بس والله بس بخوا ليه ترسم. مانجی ڕەمەزانە و ئەجرە و خێرت دەگاتێ ئەگەر باوشیش أغام أجر بس بخوا ليه ترسم. مانجی ڕەمەزانە. ئەگەر لەبەر خاتری خوای گەورە لەبەر خاتری ئێمەش نایمە عەبدێکی بەسیتی. بس تو یەکێ لێی ترسای لە زمانی ترسای ناچاری خۆت لێ دوورخیتەوە قسە ناتوانێت. وایە. بەڵام من تۆ بزانی من زرت لێ دەم ئەبێ دوورکەوتۆ لێم خۆمی مامۆخەتیبم بەس بەخوا پرستەدایان مامۆسەم وتمە ئاوایە ئاوایە بوتێتی دوورکەوتۆ لێ باشترە با زەرەکەی دووەت نەبی. لە پێناو خوای گەورە ئەتوانی لە پێناو خوای گەورە بەس من ئەزانم دوایی ئەو کابرایە هاتوو چۆمان بکات دوایی کەتێکمان بێگە من باشە لە دەرەوە بایبرایەت یەکتری ببینن باوش بێک وڵای برایەتی ناتوانم لەبەرەوەی ناوێرم یعنی لەبەری خۆم دوورەکەمەوە خۆم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ شر الناس منزلة يوم القيامة ناس تكرم تقاشرهم خراپترین کەس بێنرختی کەس ڕۆژتە و کەسانەیە خۆن لە شەڕەکانە پارێزی. ئیشاڵڵا خوای گەورە سالی دەکات، ئیشاڵڵا دڵی هەردوولاتان باش دەبێت. من خۆم لە شەڕی ئەنێ کەسەیە خۆم لە شەڕی لادەم لەبەرەوەی بۆ توو شەڕ نەیەم تۆی تووشێکە جار وایە تۆ چاکاکەی ئەبێتە شەڕ بوون. ئیشاڵڵا خوای گەورە هەموو شتەکان کار ئاسانیتان بۆ دەکەن. ئەوەی لای من گرنگە ئەوەی لای مندا حەزەکەم پێت بڵێم حەزەکەمەوە بڵێم براکە تامەزرۆ بوو بتبینێ بەڕاستی. ئیشاڵڵا خوای گەورە ئاسانی دەکات. دەستی تۆ خۆش بێ، کاتیش خۆش. سپاس مامۆستاکە. سپاس دەکەم. زۆر جار دڵەکان بە جۆرێک ڕەنجاون هەوڵی ئێمەش ئەو دڵشکاوانە چاک ناکاتەوە، بۆیە بۆ ڕەحمەتی پەروەردگار بەجێیان دەهێڵی.